هەریەک لە شارەوانی هەڵەبجە و فەرمانگەی هەڵەبجەی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لەگەڵ نوێنەرانی لایەنە سیاسیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کۆبوونەوە. ئەماش بە مەبەستی ئامادەکاری بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و دانانی میکانیزمێک بۆ بانگەشەی هەڵبژاردن. هاوکات لە کۆبوونەوەکەدا لایەنە سیاسیەکان پێگاتن لە پێناو پاراستنی سیمای شارەکە لە چەند شوێنێکی گشتی ڕکلام و پۆستەراتی بانگەشە هەڵنەواسرێت. ئەو شوێنانەی کە بڕیارمان ناوە جاری پێشوو لە بەردەم پەیکەری عومەری خاوەرەوە هەتاکوم بەردەم قایمقامێت بوو. ئەم جارە لە بەردەم مۆنومنتی هەڵەبجەوە تاکوم بەردەم نەخۆشخانەی بەخشین. بەڵێ جگە لە بارگە حیزبەکان چکە بارگە حیزبێکەوێتە و سنوورەوە هیچ بانگەشەیەک و هیچ بنکەیەک و هیچ شتێکی تیا هەڵناواسێت و هەروەها لە بەردەم فلکەی ناوبازارەوە لە چوارڕیانەکەی ناوبازار لەگەڵ بەردەم شارەوانی هەتاکوم بەردەم بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە واتە بەردەم ترافیک لایتەکە. ئینشاڵڵا هەموو کاندیدەکان پابەندی ئەو ڕێنمایانە بن و ئێمە لە داهاتووە لەگەڵ پارێزگاریشەوە لەگەڵ فەرمانگەکانی پارێزگای هەڵەبجە دانیشت دەکەین بۆ ئەوەی بتوانین بانگەشەیەک و ماوەیەکی ئەو ماوەیە کە هەمانە بە جوانترین شێوە بەڕێوە بین وەک دوورکەوینەوە لە هەر پێکدادان یاخود هەر بەریەککەوتنی چکە هەموو ئەوانە ڕێنماین لە پێناو باشکردنی سیمای شارەکەمان. بەپێی ڕێکەوتنی لایەنەکانی هەڵەبجە ئەنجامدانی بانگەشە هەڵواستنی بابەتی هەڵبژاردن لە بەردەم مۆنومنتی شارەکە تا بەردەم نەخۆشخانەی بەخشین و لە ناو بازار تا بەردەم بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری قەدەغەیە نوێنەری مەڵبەندیەکی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامیش بۆ کۆبوونەوەکە ڕای دەگەیەنێت لە ڕابردووشدا پابەندی ڕێنمایەکانی شارەوانی و پێگاتنە نێوخۆیەکانی سنووری هەڵەبجە بوون و بەرلار حیزبێک ڕکلام و بابەتەکانی بانگەشەیان کۆ کردووەتەوە و هەوڵیانداوە سیمای شارستانی شار بپارێزن. ئەتوانم بڵێم سواز بۆخوا ئێمە ئەتوانم بڵێم تاکە حیزب بووین لە هەڵەبجە و شوێنەکانی کەشە کە پابند بووین بە لێکردنەوەی لافتە و پۆستکارت و شریت و ئەو شتانە هیچمان بە شێوازێک جێ نێڵاوە کە جێ نیگەرانی خەڵک و هاوڵاتیان بێت ئەلحەمدوللا پابند بووین و لە کاتی خۆی و هەموویمان لێ کردێتەوە. گەرچی بەر لە هەڵبژاردنێک شارەوانی و کۆمسیۆن ئەم جۆرە کۆبوونەوانە ئەنجام دەدەن و لایەنەکانیش بە کۆنووسێک واژووی دەکەن بەڵام بەشێک لە حیزبەکان پابند نابن. نمونەی زیندوی ئەم کێشەیەش هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانە کە 4 مانگە بەڕێوە چووە کەچی هێشتا لۆگۆ و ڕکلام و بابەتی بانگەشەی هەڵبژاردننی چەند حیزبێک بە دیوار و ستونی شەقامەکانی هەڵەبجەوە ماوەتەوە. شارەوانیش ماوەی مانگیەکە سەرقاڵی کۆکردنەوەی و پۆستەر و ڕێکلامانەیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.